سەرم بابەتە زیاتر دەمێنمەوە چونکە پێشبینیەکرێ ڕۆژانی داات و لەناو پەرلەمانی عێراق و لە دەرەوەی پەرلەمانیش شایەتی چالاکی سیاسی چڕ و پڕبین بۆ چارەسەرکردنی کێشەی سەرۆکایەتی کۆمار لەگەڵ میوانەکەم گفتوگۆ زیاتر دەکەم. دکتۆر دانەر عەبدولغەفار ئەندامی پەرلەمانی عێراق میوانمانە. دکتۆر زۆر بەخێر بیت. کەی کۆ دەبنەوە بۆ پرسی سەرۆک کۆمار لە پەرلەمانی عێراق؟ ئێوارەتان باش. طبعاً جارێ دیار نییە چونکە دەبێت سەرۆکایەتی پەرلەمان ڕۆژێک دیاری بکە بۆ اختیارکردنی سەرۆکی کۆمار لەو سی ڕۆژەی زانیاری خۆتان ڕەنگە وابەستە بێ بە یەکلابوونەوەی شیعە لەسەر پۆستی سەرۆک وەزیران چونکە تا ئێستا ئەوانیش وەکو ئیتاری تەنسیقی کاندیدی هاوبەشی خۆیان بە ڕسمی ڕانەگەیاندووە. پێم وایە ئەگەر ئەوانی علانی بکەن دیاریکردنی ڕۆژێک بۆ اختیارکردنی یان با بڵێن هەڵبژاردننی سەرۆک کۆمار دیاری دەکرێت. ئەلەکسەر ڕەنگە ئەم هەفتەیە سەرۆکایەتی پەرلەمان دانیشتنێک دیاری بکات چونکە دەبێت بەر لە 28 مانگە بابەتێک لا بکرێتەوە. باشە، وەکو پارتی دیموکراتی کوردستان سوورن لەسەرەوەی بە کاندیدەکانتانەوە بڕۆنە ناوم کێ بڕکەیە؟ سووربوونی ئێمە وابەستێ بە ڕێکەوتنی ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان. ڕێکەوتونیان ڕێک دەکەون؟ مفاوزات هەیە، گفتوگۆ هەیە و ئێوەی بەڕێز دەزانن و باسیشتان کرد کە لەم هەفتەیە ڕەنگە کۆبوونەوەیەک هەبێ. لە کۆبوونەوەکانی پێشووتر دیارە هەردوولایەن وەڕقەیان گۆڕیوەتەوە، داواکاریەکانیان گۆڕیوەتەوە. لەم هەفتەیە ڕەنگە وەڵامی یەک دی بدەنەوە. چاوەڕێ ئەوەین ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان گرنگە کە ڕێک بکەوین و بە کاندیدێکی هاوبەش بڕۆین بە گوێرەی ئەو پرەنسیپ و ئەو بابەتانی کە لە بارگای بارزانی بڵاو کرایە بەوەی کە ئێمە لەگەڵەوە داین کە کورد کاندیدێکی هاوبەشی هەبێ هەموو لایەک لەسەری ڕێک بکەون و پێگەی سەرۆک کۆمار کە پێگەیەکی مهمە و کۆمەڵێک دەسەڵاتی دەستوری هەیە ئەو هێزەی بۆ بگەڕێتەوە. باش آخر ڕەنگەیەکێتیش پێی خۆش بێ کە بە کاندیدێکی هاوبەشەوە بڕۆن، بەڵام خۆت گوتە دەبێت ڕێکەوتن بکەن. هیچ رێک نزیک بوونەوەیەکەیە لە نێوانێکێتی و پارتی؟ من وردەکاری بەڕاستی گفتوگۆکان نازانم، بەڵام ئەوەی کە ئێمە زانی ومانە و لی تێگەیشتوین داواکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان داواکاری زۆرن و ڕەنگە بەو داواکاریانە لە یەکدیمان دوور بکاتەوە چونکە ئێمە لە بیرمان نەچی کێشەکە تەنها سەرۆکایەتی کۆمار نییە و پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستانیشە. لای پارتی گرنگە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێت چونکە خەڵکی کوردستان دەنجی داوە زیاتر لە ساڵێک بەسەر هەڵبژاردنەکە تێپەڕیوە و لە مەبادئە گرنگەکانی دیموکراسی ئەوەیە کە کاتێک خەڵک دەنگ دەدا و کۆمەڵێک خەڵک اختیار دەکات چاوەڕێ ئەوەیە کە حکوومەتێک پێک بێت کە خزمەتیان بکە کە تا ئێستا ئەوە پێک نەهاتووە. بەڕاستی ئێمە وەکو پارتی پێمان خۆشە و پێمان باشە جارێ تشکیلی حکوومەتی هەرێمی کوردستانیش ببێ و هەموو کورد کۆ دەنگ بێ لەسەر اختیارکردنی سەرۆک کۆماریش و ئەو پێگەیەک بێ بۆ هەموو کوردنەک بۆ حزبێکی دیاری کراوە. پارتی لەگەڵ هیچ لایەنێکی دیکە لە عێراق شیعەکان سوننەکان لە گفتوگۆدانیە بۆ پرسی سەرۆک کۆمار؟ ئێمە جارێ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆمان هەیە، گفتوگۆی چڕ و پڕ. یعنی نەگەشتونەتە بنبەست گفتوگۆکان لەگەڵ یەکێتی؟ نەخێر، ئەمە سیاسەت بنبەستی تێدا نییە، متەغەیراتە گۆڕانکاریە. پارتی مسڕە لەسەر ئەوەی کە پێی باشە کە کورد هاوبەش بێ و ئەو پێگەی کورد بێ، گرنگ نییە بۆ پارتی بێ، بەڵام گرنگەوەیە کە لەسەری ڕێک بکەوین کەسێک بێ کە بتوانێت ئەو مەسئولیەتە هەڵبگرێ و بەڕاستیش قۆرەخ نییە بۆ حزبێکی دیاری کراوە. ئێمە لە عێراق لە دوای 2005 سەرۆکایەتی وەزیران گۆڕاوە، سەرۆکایەتی پەرلەمان لەو حزب چووە بۆ حزب بۆ دەبێت سەرۆک کۆمار تەنها لای حزبێک بێ. ئەمە نەعورفە و نەقانونە و نەدەستوریشە بەڕاستی. و ئەگەر ئێمە ئێستا لە عێراق حیسابی کوتلەی ئەکبەر دەکرێت، کوتلەی زۆرینە دەکرێت، بۆ نمونە لە نێو سوننە لەبەرەوەی تەقەدم زۆرینەی کورسیەکانی هەیە سەرۆکایەتی پەرلەمانی وەرگرت. لە نێو شیعە بۆ نمونە سوودانی باستەوە دەکات لەبەر ئەوەی پارتیژ یەکەم حیزب بوو لە عێراقیش نەکتەنیا لە هەرێمی کوردستان کە زۆرترین دەنگ بێنێت. بەو مەنتقەش پارتی حەقی ئەوەی هەیە کە داوای سەرۆکایەتی کۆمار بکە ئەگەر بە مەنتقی زۆری نەش بێ. بەڵام پارتی ئەوەی نەکردووە لە پێناو کوردستان، لە پێناو بەرژەوەندەکانی کوردستان داوای کردووە کە کەسێک اختیار بکەن بە هەمومان، بە هەموو حزبە کوردستانیەکان کە تەمسیلی کورد بکە و ئەو پێگەیەی کە نەتوانراوە پێگەیەکی بەهێز بێ، دەسەڵاتە دەستوریەکانی پراوە بکە، لە خزمەتی عێراق و کوردستان بێ، چیری بەو شێوەیە بەردەوام نەبێ. لە جێی ئەوەی کە سەرۆکایەتی کۆمار ببێتە شوێنێک بۆ ئیحرازکردنی کوردستان و خەڵکی کورد، ببێ بە پێگەیەک کە دەسەڵاتە دەستوریەکانی خۆی کە لە نێو دەستوردا باس کراوە جێبەجێیان بکە. دکتۆر، کاندیدەکانی پارتی چەند
نزیکن لەلایەنەکانی عێراقەوەیان چەند مەقبولن با بڵم. پارتی حزبێکی عراقیە و عیلاقاتی فراوانی هەیە لەسەر مستەوای عراق و لەسەر مستەوای ناوچەکەش و کاندیدەکانی پارتیش هەردووچیان کەسی شیا و شایستان بۆ نمونە دکتۆر فواد لەو مەرحەلەی ئەخیر کە نوێنەرایەتی سیاسەتی خارجی عراقیان با بڵێن وەزیری دەرەوەی عراق بووە توانیوێتی عراق لە شەڕی نێوان ئیسرائیل و ئێران و ئەو گۆڕانکاری زەحمەتانی لەو مەنطقە هەیە تا ڕاددەیەکی زۆر بپارێزێ و لەی دوور بکە و ئەزمونێکی ئیداری باشی هەیە پەیوەندیشی هەیە لەگەڵ هەموو عراقیەکان. کاک نەوزادیش بە هەمان شێوە هەم ئەزمونە ئیداریەکەی هەم ئەزمونە سیاسیەکەی وا دەکا کە هەردووچیان کەسی مەقبول بن و کەسی شیاو بن و هەردووچیان توانای ئەوەیان هەیە کە ئەم پۆستە بە باشترین شێوە ببەن بەڕێوە بەڕاستی. لەگەڵ ئەوەشدا پارتی پێی وایە کە پۆستەکە لای ئێمە ڕاستە گرنگە بەڵام گرنگ نییە دەبێت تەنها بۆ پارتی بێ. ئێمە دەمانەوێت کەسێک بێ کە تەمسیلی کورد بکە کە دەستورەکەی باش خوێندە بێتەوە دەسەڵاتەکانی باش بزانێ و ئێوە پێتان وایە کاندیدی بەهێز هەیە لەناو ئەو 11 کاندیدەی کە بە فەرمی قبول کراون؟ ئێمە پێمان وایە کە کاندیدەکانی ئێمە لە هەر هەمویان بەهێزترن و کاندیدەکانی ئێمە هەر یەکێکیان دەربچێ ببێ بە سەرۆکی کۆمار دەتوانێت دەسەڵاتەکانی خۆی جێبەجێ بکە دەتوانێت ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە دەتوانێت خزمەتی هەموو عراق بکە جیاوازی نەکات دەتوانێت لە سەراستی نێودەوڵەتی و هەرێمایەتی کاریگەری دابنێت و گۆڕانکاری ئەمە ئیسپات بووە پارتی هەم وەکو حەزب لەو مەنطقەیە و لە مستەوای دەولیش حەزبێکی هەژمار بۆ کراوە و حیساب بۆ کراوە ژمارەیەکی قورسە و لە هەڵبژارنەکان ئەوەی دەرخست کە بوو بە گەورەترین هێزی عراق لە ڕووی ژمارەی دەنگەوە بە هەمان شێوە کادرەکانیشی ئەوەن تەمسیلی پارتی و تەمسیلی سیاسەتی پارتیەکەن کە سیاسەتی پارتی ئەوەیە کە عراقێکی دیموکرات دروست ببێ دەوڵەتی مواتەنە دروست ببێ دەوڵەتێکی بەهێز دروست ببێ بە دوور بێ لە دەستوەردانی نێودەوڵەتی و ببێ بە دەوڵەتی موسسات و دەوڵەتی قانون و هەموو عراقیەکان پێکەوە خاڵی هاوبەشیان بۆ دروست بکەن ئەگەر سەرۆکی کۆمار لە پارتی بیان ئەو کەسە بێ کە هەمولایەک لەسەری ڕازی دەبن هەوڵ دەدا کە ئەو خاڵە هاوبەشانەی لە بینی عراقیەکان کەون و نین پەیدایان بکە و بیان دۆزێتەوە و بێدار بێ لەسەر جێبەجێکردنی دەستور و هەموو ئەو دەسەڵاتە دیکانەی کە لە نێو دەستوردا باسکراون هەمویان جێبەجێ دەکا چونکە ئێوە دەزانن کە دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار پێشتریش باسمان کرد دەسەڵاتی هێمایی نین دەسەڵاتی ڕەمزی و تەشریفی نین کۆمەڵێک دەسەڵاتی تێدا کە دەسەڵاتی زۆر گرنگن چونکە دەسەڵاتی پارتی چەند جددیە لەوەی کە ئەم پۆستە دەبێت وەکو خۆی بەکاربێت ئێمە زۆر گوێمان لەوە دەبێت کە پارتی جددی نییە ئەوانەی کەوا دەڵێن بەڕاستی پارتی ناناسن چونکە پارتی حزبی تەکتیک و مناوەڕە نیە حزبێکی استراتیژیە و هەرکە هەنگاوێک دەهاوێژێت طبعاً بیری لێ کردوتەوە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەشدا وەکو استراتیژ ئەمە پێمان خۆشە کورد یەکاندیدی هەبێ بەڵام بەڕاستی بەداخەوە کە لایەنەکانی دیکە تەعنوت دەکەن لەسەر مووقفەکانی خۆیان توندن ئیمامی عەلی دەفەرمێ لا خەیرە فی عەقل لا یەلین ولا فی قەلب لا یەرحەم ئەو عەقڵەی کە قەت نەرم نابێ خێری تێدا نیە ئەمێ پێمان خۆشە لە یەک نزیک ببین و بەڕاستیش مەطلەبی پارتی یەکەمی ئەوەیە خێر لەوەیان نیە کە ئەگەر بە یەک کاندیدەوە نەچنا نەخێر ئێمە پێمان باشە خێری کوردستان و خێری عراقیش لەوەدا چونکە ئێمە قۆناغێکی سەختمان لە پێشە هەم لە ناوچەکە هەمیش لە عراق هێزە کوردستانیەکان پێویستیان بەوەیە کە تەبابن هاو ئاهەنگ بن تەنسیقیان هەبێ پێکەوە کاری هاوبەش بکەن هەم لە خزمەتی کوردستان هەم لە خزمەتی هەموو عراق بەڕاستی چونکە ئەو ناکۆچیە و ئەو چێبڕچێوا دەکا بەڕاستی بارودۆخی کوردستانیش بە زۆرێک لە جۆرەکان تووشی شڵەژان و ناڕەحەتیش بۆ خەڵکی کوردستان دروست بکرێ بەڕاستی ئێمە لەگەڵ ئەوە دانین بەڵام پارتی حزبی یەکەمی عراق و کوردستانە و حەقی خۆیەتی کە داوای ئەو پۆستە بکە ئەگەر ڕێک نەکرێت. ڤیتۆتان لەسەر هیچ کاندیدێک هەیە؟ کاندیدەکانی کوێ؟ ئەو کاندیدانی کە بۆ ئێمە ڤیتۆمان لەسەر کەس نییە ئێمە دەمانەوێت کاندیدێکی هاوبەشە بێ هەموو لایەک لەسەری ڕێک بکەون. هیچ کاندیدێک نییە پارتی ڕاستی بکاتەوە؟ ئێمە پارتی ڕێی ڕسمی پارتی هیچ کاندیدێکی ڕەت نەکردوتەوە بەڵام ئێمە مەطلەبی ئێمە ئەوەیە کە کاندیدێک بێ هەموو لایەکمان لەسەری ڕێک بکەوێت نەک کەس لایەنێک فەرزی کاندیدێک بکە و تەعنوت بکە و لە ڕێیەکانی خۆیێت. زۆر سپاس دەکەم دکتۆر دانا عەبدوڵغەفار لە پەرلەمانی عێراق ئەندامی پەرلەمانی عێراق سپاس.